پەرلەمانی عێراق وادەی دەنگدان بە پرۆژە یاسای یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان ئاشکرا دەکات. ئەنجومەنی نوێنەرانی عێراق خشتەی دانیشتەکانی هەردوو ڕۆژی شەمۆ یەکشەمەی داهاتووی ڕاگەیاند بە گوێرەی خشتەکە خوێندنەوە بۆ ژمارەیەک پرۆژە یاسا دەکرێت و دەنگ بە هەندێکی دیکە دەدرێت و لیژنەی کاتی ڕوبەڕووبوونەوەی مادەوەشبەرەکانیش پەسەند دەکرێت. بەێ وەکی دەکارنامەی ئەنجومەنان و نەرێن عێراقی داهاتیان ڕۆژە یەکشەمەیە دەنگ لەسەر پێشنیازە یاسایە سەرڕاستکرین یا سێیەم یا ئەنجومەنا پارێزگاهان و قەزایانجی بێدای. بەڵێ میوانێکمان دەبێت لە بارەی ئەوە کە بڕیارە لە عێراق لە مانگیدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت ئاخۆ لە هەرێمی کوردستان دەکرێت یاخود ناچ پەیوەندیشیان پێکەوە لە نێوان ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان هەیە. لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای و لێرمان کردووە. دکتۆر سڵاوتان لێبێت و بەخێر بێن. زۆر سپاس کاک کۆمار. بەێ کەکالی هەروەها من خۆست بپرسم کو ئەف پێشنیازە یاسایە سەرڕاستکردی گودی پێشکەشی پارلەمان بێکردن و باوەرم کو یعنی بریاریم باشتر ji بۆی پارێزگاهان بێدان. بەڵێ بە دڵنیایی طبعاً ئەم بڕیارە و ئەو هەموارکردنی یاسای ژمارە 21 ساڵی 2010 پەرلەمانی عێراقا. طبعاً ئەو یاسایە بۆ هەرێمی کوردستان نییە، بە پێی دەستور ئەو یاسایە بۆ پارێزگاکانی غێر منتەڵەمە بە ئیقلیمە، واتە جگە لە هەرێمی کوردستان پارێزگاکانی ترە و ئەوان لە کاتی خۆیدا بە هۆکاری سیاسی و بە هۆکاری ئیداری سەرجەم ئەنجومەنەکانیان حەل کرد. لە ئێستادا پێویست دەکا و ئەنجومانانە دووبارە هەڵبژاردننی بۆ بکرێ. ئەمە سەبارەت بە پارێزگاکانی جگە لە هەرێمی کوردستان. بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ئێمە بە پێی یاسای ژمارە 9 ساڵی ژمارە 3 ساڵی 2009 لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئێمە بەو یاسایە کار دەکەینەوە تا ئەو یاسایی کە هەموار دەکرێتەوە لە پەرلەمانی عێراق شمولی هەرێمی کوردستان ناکە. بەڵێ دکتۆر لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵا نەبووم لە 2013ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکردە. بەڵێ لەو کاتۆ نەکراوە تا ئێستا ئەنجومەنی پارێزگاکان وەکو خۆش باس کرد لە عێراق هەڵ کرا لە ماوەی ڕابردووە هەڵ وەک بڵێ هەڵیان وەشاند بوو. ئەنجومەنی پارێزگاکان چه سوودێکیان هەیە بۆچی پێویستە هەبن؟ خۆی ئەنجومەنی پارێزگا طبعاً بەنسبەت عێراق سڵتەی دەسەڵاتی تەشریعیشیان هەبوو، بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە سڵتەی ڕێقابیمان هەبوو، بڕیاردان و دەرکردنی ڕێنمایی و چاودێریکردنی سەرجەم چاڵاکیەکانی حکوومەتی لۆکاڵیە. واتە یعنی دەبێتە چاوی خەڵک لەسەر چاڵاکیەکان و پرۆژەکانی حکوومەت. بۆیە بوونی زۆر زەڕورە و یعنی بە تەواوی ممارەسەکردنی دەسەڵاتەکانیشی زەڕورە. ئەم ئەنجومەنانە دەبێتە ینی لایەنێکی چاودێر بەسەر سەرجەم ئەو پرۆژانەی کە لە سێکتەرەکانی حکوومەتی لۆکاڵی جێبەجێ دەکرێت. واتە پەرلەمانێکی موسەغەری ئەو پارێزگایە. بۆیە بوونیان زەڕورە بۆ چارەسەری سەرجەم کێشەکان. زۆر جار کێشەی ینی هونەری هەیە، زۆر جار کێشەی کارجێڕی هەیە، کێشەی دارایی هەیە لەسەر پرۆژەکان. ئەنجومەن بە دەوری خۆی تەداخل بکات لە ڕێی لیژنەکانیەوە چارەسەرێکی گونجاوی بۆ دەبێنێتەوە دەچێتە بواری جێبەجێکردن. یعنی ئەمتکارم ببێژن کو داخوازین خەڵکی ئێکول مەسەلە گرێدای بێ ئەنجومەن بێ پارێزگا هێنە دەبنە وەکی نوێنەرین وان بە دڵنیایی ئەمە نوێنەری سەرجەم هاوڵاتیانی سنووری پارێزگاین و لە ڕێگای لێژنەکان و لە ڕێگای زۆر زار لە کەناڵەکانی بۆ نمونە 24 و کەناڵەکانی تر کە زۆر زار کێشە لەسەر ئەو کەناڵانە تەڕح دەکرێت ئێمە وەری دەگرین و دەیکەینە بابەتی لێژنەکان بە دوواداچوونی لۆ دەکەین. بۆیە ئەنجومەن چاوی خەڵکە لەسەر پرۆژەکان. هاوشێوەی میدیاکان کە زۆر زار هاو ئاهەنگی ئەنجومەنیان کردووە، بۆ نمونە زۆر کێشە هەیە ئەنجومەن نەگەیشتیتەوە شوێنە کامیرەی کوردستان 24 یان کەناڵێکتر لەو شوێنە بۆ ئێمە ئەو مەلەفەمان کردوتە دۆکمنتێک بۆ چارەسەری کێشەکان. بە حقیقت ئەو لینکەی لە بینی ئەنجومەن و لە بینی پارێزگاش هەیە، بە تایبەتی لە هەولێر لینکێکی زۆر بەخۆتە. هاوەهەنگێکی زۆر باشمان هەیە بۆ چارەسەری کێشەکان و حکوومەتی لۆکاڵی یعنی وەڵامدانەوەیکی باشی هەیە بۆ ئەنجومەن بۆ جێبەجێکردنی ئەو کێشانەی بە تایبەتی کێشەی هاوڵاتیان
زۆر زار لە ڕووی ڕۆتینی دائیرەکان لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ نمونە ڕێزبەندی پرۆژەکان لە قەزا و ناحیەکان ئەمانە بەڕاستی ڕۆڵی ئەنجومەنی تێدایە کە بۆ ئەوەی بتانین خەڵک ڕازی بێ لە ئەدای حکومەت. بەڵێ وەک باسەکە لە 2014ەوە تا ئێستا نەکراوە بۆچی نەکراوە و هیچ لە بیرۆکە و لە پلانە هەیە بکرێت یاخود بۆ هەرچەند ئێمە تا ئێستا هەڵبژانی پەرلەمانی کوردستانمان لە پێشە کە ئەوان بڕیار لە مانگی هەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکان کە ڕەنگە ئێمە و کاتە هەڵبژانی پەرلەمانمان لە پێش بێت. بەڵێ ئەم پرسیارە لە شوێنی خۆیتی پرسیارێکی زۆر گرنگیشە یعنی زەڕوڕە هاوڵاتیانیش بزانن. ئێمە کە هەڵبژاردن کرا بۆ ماوەی 4 ساڵ بوو لە 31 چواری ساڵی 2014 هەڵبژاردن ئەنجام درا و لە 31 لە 23 شەشی 2014 ئێمە سوێندی یاساییمان خوارد وەکو ئەنجومەن دەست بەکار بووین. طبعاً بۆ ماوەی 4 ساڵ واتە دەبوایە لە 2018 ئێمە هەڵبژاردن بکەین بەڵام بەهۆی بارودۆخی هەرێمی کوردستان و بوونی داعش و بڕینی میزانی هەرێم هەڵبژاردن نەکرا. ئەم هەڵبژاردنەکە نەکرا بۆ ماوەی تقریباً دەتوانم بڵێم 2 ساڵ ئێمە شەرعیەتی یاساییمان نەبوو. دواتر پەرلەمانی هەرێمی کوردستان یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەموار کردەوە لەو خاڵی کە دەڵێ بۆ ماوەی 4 ساڵە ئەوەی کردە تاوەکو ئەو ڕۆژەی هەڵبژاردن دەکرێت. واتە لە ئێستادا ئێمە شەرعیەتی یاساییمان لە پەرلەمانی هەرێمی کوردستان وەرگرتووە و هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش لە دەسەڵاتی ئێمەدا نیە تەنانەت ئەمە لە دەسەڵاتی تەوافقی بینی حزبەکانە چونکە ئێمە دەزانین دەبێ ئەو حزبانە تەوافق بکەن بۆ ئەوی هەڵبژاردنەکە بکرێت ئینجا دەکرێت پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانیش بڕیاری لێبدا بۆ ئەوی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. من دەڵێم زەڕوڕە ئێمە بەڕسمیش داوامان لە پەرلەمان کرد کە ئەو هەڵبژاردنە بکرێت وەکو ئەنجومەنی پارێزگا و هەروەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش داوامان کرد لە پەرلەمان کە ئەم هەڵبژاردنە زەڕوڕە بکرێت. ئێمە ماوەی 10 ساڵە لە ئێستادا چوینە ناو 10 ساڵ کە ماوەیەکی زۆرە بۆیە پێمان باش بووە لەگەڵ پەرلەمان لەو ساڵدا بکرێ لەبەرەوەیگە پەرلەمانش بکرێتە 4 بازنەیی واتە هەمان سیستەمی ئەنجومەنی پارێزگاکانە چونکە ئەنجومەنی پارێزگاش لە کاتی خۆیدا 3 بازنە بووە بکرێتە 4 بازنە بەهۆی بوونی بە پارێزگابوونی هەڵەبجەش ئەوە یعنی کێشەکان چارەسەر دەکا و ئاسانکاریشە بۆ هەڵبژاردن. gelek spas serokê civata parêzgeha Hewlêrê kekê Elî Reşîd gotimê. زۆر سپاس کاک جەمال زۆر سپاس بۆ